بەڵێ بێگومان مەترسێکی زۆرە خودی محەممەد شیع سوودانی زۆر لەوا ترسە کرد دانیشتەکە ئەمڕۆ نەکرێت چکە ئەوێت لەو کات تەوقیتە دەستوری کە بۆی دیاری کراوە وەکو خۆی ئاماژەی پێکرۆ چەند جارێکی تەنانەت و سەردەمانشی کە پەرلەمانتار بوو ینی بە بەردەوام محەممەد شیع سوودانیەکێک بوو لەو پەرلەمانتارانی کە گازندەیە بوو کە عێراق پابەندی تەوقیتە دەستوریەکان نییە بۆیە خۆی ئەوێ لەو هەنگاوە دەست پێ بکات کە پابندی تەوقیتە دەستوریەکان بێەوە ئەمڕۆ گوشارێکی زۆری خستۆتە سەر لایەنەکان و لایەنەکانی شانی ڕاستە تاوکێ سەر ڕێکەوتن زۆر باش لەبینیانە نیە بە تایبەت چوارچەوەی هەمانگی زۆرترین سەراح و ململانی تێدایە لەسەر پۆستە وزاریەکان و بە تایبەت پۆستی وەزارەتی نەوت و خوێندنی باڵا و ئەمە کۆمەڵێک پۆستی دیکەوکو پۆستی وەزارەتی پەروەەردە پۆستی وەزارەتی کشتتوکاڵ پۆستی سەرچاوە ئاویەکان پۆستی وەزارەتی ژینگە ئەمانە تاوکو ئێستا ماونەتەوە یەکلانە بوونەتەوە بۆی ئەو مەترسی هەیە کە لە تەوقیتە دەستوریەکەی خۆی لابدا چکگەر بێت و بمێنێتە ڕۆژی شەما و پێچێ ینی زۆر لەوەی ئێسایە کە دواتر ینی زیاتر دوا بخرێ هەموو ئەمانە مەترسیان دروست کردەوە بەڵام ئەگەر بێت و ینی کابینە وزارەکەی محەممەد شیع سوودانی ئەمڕۆ ئۆکەی وەرگری و پەسەند بکرێت تەنانەت با بڵێن چواردە وەزارەتی تێپەڕێدێت ئەوە لەو حاڵەتەیە ئەبێتە هۆی ئەوەی کە ینی اینجا دوجار محەممەد شیع سوودانی بە وکالەت پۆستەکان پڕکاتەوە بۆی ئەو ئێستا حالی حاضر پێویستی بە فراکسیۆنەکانە پێویستی بەلایەنە سیاسەکانە تاوکو بتوانێت کە بە جۆرە ئامادەکاری بکەن کە ئەمڕۆ پەسەند بکرێت و دوجارش ئەگەر با بڵێن پەسەند نەکرا یاخود ئەگەر پەسەندیش کرا و دوجار اینجا لە سیاسەکان پێویستیان بە محەممەد شیع سوودانیە بێ و هەرچەنە یان هێشتا دوو کاتژمێر ماوە بەڵام جێبیسی زەنگی چوونە ژووری پەرلەمانتارانی ئەمە ینی دەلالەتە لەوەی کە پەرلەمانی عێراقیش ئیرادەی هەیە کە ئەوێت ئەمڕۆ با بڵێن کابینە وزارەکەی محەممەد شیع سوودانی لە نێو پەرلەمانی پێ بدرێت و پەسەند بکرێت. شوان دوو کاتژمێر ماوە قرار بوو ساعت 6 دابنیشن گوتت ئێستا زەنگ لێ دەدرێت ینی ئەم زەنگە لێ دەدرێت بۆ 2 ساعات دواترە یاخود ئەگەر نیساب تەواو بێت یاخود با بڵێن لایەنەکان هەموو بچنە ژوورەوە تەواو دانیشتنەکە بەڕێوە دەچێت ئەوهایە هەندرێن ئاماژۆم پێ کرد ینی مەترسێکی زۆر لەسەر دانیشتەکەی بۆی ینی دەستی سەرۆکاتی پەرلەمان لە ئێستاەوە بە تایبەت ئەمیندارەتی پەرلەمانی عێراق لە ئێستاەوە ئەوێت بزانانی ڕژێ و پەرلەمانتارانی کە لەناو باڵەخانی پەرلەمان چەندن بۆی بێنە کافتریا و دوجار بیستن هۆڵەکەش ینی بۆی بەرچیان ڕوود بێ کە دانیشتەکەی پەرلەمان ئەکرێت یاخود ناکرێت چونکە هێشتا نزیکی دوو کاتژمێری ماوە و دوجاری چاڕۆنەکەی دانیشتەکە بکرێت چونکە ئیرادێکی بێزێ لەیان دەستی سەرۆکاتی پەرلەمان بۆی کە دانیشتنی پەرلەمان بە خێراترین کات وردەکاری و زانیاریمان سەبارەت بەوە پێدەدەیت کە ئایا دانیشتەکە دەکرێت یان ناکرێت جارێت تۆ جێ دەهێڵم سوپاس بۆ تۆ ماندوو نەبیت دەچم لەگەڵ میێوانەکەم قسە دەکەم ئەویش لە بەغداوە لەگەڵمان دەبێت ئەوی بەڕێز دکتۆر قاسمە تەمێمی شارەزای سیاسیە هەر لەبارەی کارنامەی حکوومەتی نوێی عێراق و پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق کە ئایا تا چەند ئەم کارنامەی سوودانی لە بەرژەوەندی گەلی عێراقدایە یاخود تا چەند دەتوانێت کاری پێ بکات. بەڕێز دکتۆر قاسم سڵاوت لێبێت ئەمڕۆ بەتەما بوو پەرلەمان کاتژمێر 2 کۆب بێتەوە بەڵام دواخرا بۆ کاتژمێر 6 ئێستا لەگەڵ هاوکارەکەم لە بەغداوە قسەم دەکرد دەیگوت مەترسی هەیە لەوەی کە ئەمڕۆژ بەڕێوە نەچێت ئەگەر لە وادەی دەستوری خۆی ئەم دانیشتنەی پەرلەمان لابدات پێکهێنانی حکوومەت لابدات ئایندەی پرۆسەی سیاسی عێراق چی لێ دێت مەترسیەکان چین؟ نعم باڵێ سڵاو لە بۆ ئێوە و لە بۆ بینێرە بە ڕێزەکەتان بە هەموو دڵنیاییەکەوە ئێمە هیوادارین کە ئەمڕۆ دانیشتەکە وەک چۆن بڕیاری لەسەر دراوە بەڕێوە بچێت بەڵام هیوادار بوون کە لە کاتی خۆیدا بەڕێوە بچێت بەڵام بۆ دوجار بۆ کاتژمێر 6 دواخرا ئەویش من هۆکارەکەی بۆ ناکۆکی لایەنەکان لەسەر پۆستە وەزاریەکان دەگەڕێنمەوە دواتریش من لەو باوەڕەدام کارنامەی حکوومەتەکەی بەڕێز محەممەد شیع سوودانی حکوومەتێکی خزمەتگوزاریە پرۆپۆزەلێکی خزمەتگوزاریە دەیەوێت خزمەتگوزاری پێشکەش بە گەلی عێراق بکات ئەمە پرۆژەیەکی زۆر باشە بە دڵنیاییەوە بەڵام ئێمە هیوادارین لە ئەرزی واقع ئەم حکوومەتە جێبەجێ بکرێت
مەترسیەکان لەوەی کە ئەگەر دەنگ بە کابینەکەی محەممەد شایع سوودانی نەدرێت ئەوە بە دڵنیاییەوە لەوانەیە بەڕێز سوودانی داوای دەست لە کار کێشانەوە لە پێکێنانی حکوومەت بکات لەوەی کە بەشێک لە کوتلە سیاسیەکان هاوکار نەبووینە بە شێوەیەکی ڕاستەقینە هاوکارێکی کارای سوودانی نەبوونە بۆ پێکێنانی حکوومەت دواتر تۆ پێت وایە ئەگەر هاوکاری سوودانی نەکەن سوودانی دەست لە کار دەکێشێتەوە مەگەر وەزعی عێراق لە بەرچاوی سوودانی ڕوون نییە کە چۆنە من بە هەموو دڵنیاییەکەوە وەکو کەساتی سوودانی کەساتیەکی سیاسی کۆمەڵایەتی بەهێزە و کاریگەری لەسەر شەقامی عێراقی هەیە من لەو باوەڕەدام کە ئەگەر بێت و گرنگی پێنەدرا ئەوە پێویست دەکات کە خۆی دەست لە کار بکێشێتەوە و ئەگەر دیدگاکەی بە هەند وەرنەگیرە ئەوە من لەو باوەڕدام خۆی بە هەنگاو بەو ئاراستەیە دەنێت من هەروەها من لەو باوەڕدام سوودانی مۆڵەتێکی باشی بە کوتلە سیاسیەکان داوە بۆ ئەوەی ڕێککەوتن بکەن لەسەر دەستنیشانکردنی پۆستە وەزاریەکان لەو ئەگەرش لەوانەیە ئەو ئەگەرە خۆی دووبارە بکاتەوە کە جارێکی دیکە دەرفەت بەلایەنەکان بدات بۆ ماوەیەکی کاتی بەڵام ئەگەر بزانی کە ناگانە ڕێککەوتن ئەوە باشە لەوانەیە بەڕێستەوەی تۆ دەڵێ هی کارنامەکەی سوودانی خزمەتگوزاریەوە لە بەرژەوەندی گەلە و شتی جوانی تدا و باشە ئەنی ئەگەر دیقەت بدەینێ لە کابینەکانی پێشوش سەرۆکوەزیرەکانی پێشوش بە هەمان شێوە کارنامەی جوانیان هەبووە لە بەرژەوەندی عێراقدا بوونە بەما ئەوی خۆیان سلماندوو هاتوونە لە دەستپێکی کاریاندا باسی کارنامەکەیان کردو بەڵام تا چەند جێبەجێ کراوە ئایا سوودانیش دەتوانێت ئەوە جێبەجێ بکات لێ دەگەڕێن جێبەجێ بکات بەڵێ تۆ باست کرد لە سەد ڕاستە حکوومەتەکانی پێشتریش چەندین بەڵێنیاندا چەند پرۆژە و پرۆپۆزەلێکیان پێشکەش کرد کە هەمویان ڕەهەندی خزمەتگوزاری تێدا بوو بەڵام لە کۆتاییدا جێبەجێیان نەکرد بەڵام لە ئێستادا من ئێستا دەڵێم کە حکوومەتەکەی سوودانی کەوتۆتە نێوان بەرداشی نێودەوڵەتی و جەماوەر و شەقام و لانە سیاسیەکان واتە هیچ دەرباز بوون لە جێبەجێکردنی ئەو کارنامەیە نابێت پێویستە بەلایانی کەم لە سەتانۆهەتی هەموو ئەو کارنامەیە جێبەجێ بکات بۆ ئەوەی لە ژێر ئەو فشارە نەبێتە دەرەوە ماوەکانی دی ڕابردوش بینیمان لە گۆڕەپانی عێراقی شەقامی عێراقی چی ڕوویدا و لە سەر گۆڕەپانی سیاسیش چی ڕوویدا بۆیە ئەگەر لەسەر هەڕێچکەی هەمان سەرۆکوەزیرانی پێشوو بەردەوام بوو هەموو شتەکانی پشتگوێ خستوگوێی بە لانی خزمەتگوزاری نەدا ئەوە ئەمە دەزانین چارەنووسی ئەم حکوومەتە چۆن دەبێت و دەکەوێتە ژێر کاریگەری کوتلە سیاسیەکان ئەو کاتیش ئێستا ئێمە دەزانین کە ئەو لە ژێر چاودێریەکی چڕی نێودەوڵەتی سیاسی و شەقامدایە بۆیە ناتوانێت لەو پرۆژەیە ڕابکات کە ڕایگەیاندووە بۆ پرۆپۆزەلی حکوومەتەکەی لە داهاتوودا باشە بەڕێستە میمی یعنی ئەگەر وەکۆی کە زۆربەی چاودێران باسی لێوە دەکەن سوودانی کەوتۆتە نێوان دوو بەرداشەوە یەکێکیانەوەیە شەقامی عێراقی کە جاران دەگوترا ئۆپۆزیسیۆن لە نێو پەرلەمان بەڵام ئێستا چۆتە سەر شەقام لە هەر کاردانەوەیەک بە تویتێک بە هەڵوێستێک شەقام پڕ دەبێت ناڕزایی هەیە لە شەقامەکان ئەنی ڕازی نابن بەرامبەر بۆی کە لایەنەکان یاخود حکوومەت ئەگەر وەک چۆن دەڵێ خوار و خێچێک بکات ئەمە لەلایەکیش لایەنەکان لەگەڵ سوودانی ینی سوودانی لەو بینەدا دەتوانێت عێراقێکی باش بەڕێوە باد لە ماوەی حکومڕانی خۆیدا
لا السيد الكريم بەڕێزم انه يدير دولة أو قوية بعد احنا هذا الوقت مبكر ئێستا هێشتا زووە ئێمە باسی ئەوە بکەن کە دەوڵەتێکی بەهێز بەڕێوە دەبات بەڵام دەتوانین بڵێن کە دەکرێت سوودانی ئەوەی تێدا هەیە کە بتوانێت لەوانەیە پێشخۆی باشتر بیت و بۆچی ناتوانێت وڵاتێکی بەهێز بەڕێوە بات چونکە ئێمە چەند ڕەهەندێکی دیکە هەیە هەن لە ناو دەوڵەتدا لە عێراق وەک دەزانی لە ناو عێراقدا دەزانین دەوڵەت لە ناو دەوڵەت هەیە وەکو دەبینی چەند لایەنی ناکۆکی کار و ململانێ کار هەن لە ناو وڵاتی عێراقدا هەمویان شەڕی ئۆپۆزیسیۆنێکی گەورە هەیە هەمویان جەنگی هەژمون دەکەن بۆیە بەڕێز سوودانی ئەو بینەرانی بەڕێزیش ئەوە دەزانن کە بەرهەڵستێکی زۆری شعبی هەیە چۆن ئەو بەرهەڵستیە بۆ سوودانی هەیە ئەو بەرهەڵستیە بە هەمان شێوە بۆ گروپە چەکدارەکانیش هەیە بۆ هێزە چەکدارەکانیش هەیە لەوانەیە هەروەها هێزی نێودەوڵەتیش وڵاتانی دراوسێ هێزە هەرێمیەکان ئەوانیش پشتی خۆیان لەو نێو ناکۆکیانەدا هەیە بۆیە ئێمە هیوادارین وڵاتێکی بەهێز دەوڵەتێکی بەهێز بەڕێوە ببات و بەو هیواین کە عێراق سەرکرداتی عێراقی بکات کە وڵاتێکی خزمەتگوزاری بێت بۆ گشت پێکاتەکان و گشت هاوڵاتیان بەبێت جیاوازی بەڵام پرسیاری گەورە ئەوەیە کە ئایا بەڕێز سوودانی ئەو ڕۆڵەی پێدەدرێت دەتوانێت ئەو دەسەڵاتە بەدەست بهێنێت کە خۆی بڕیاری خۆی بدات بەبێ ئەوەی هیچ لایەنێک دەسوەردان لە کاروباری ناوخۆی حکوومەتەکەیدا بکات بەڵام من دەتوانم بڵێم لەگەڵ ئەو هەموو فشارانش سوودانی بەشی ئەوەندەی تێدایە کە بتوانێت لە سەرۆکوەزیرانی پێشخۆی لە تەواویان باشتر بێت. باشە بەڕێز دکتۆر قاسم ئەتەمەیمی شارەزای سیاسی لە بەغداوە لەگەڵم بووی زۆر سپاسمان دومان کردی دکتۆر.